پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەڵێ بۆ هیچ موسڵمانێک نەهاتووە پشت لە برای موسڵمانی خۆی بکە لە 3 ڕۆژ زیاتر لە ڕێگادا بگەنە یەکتری و ئەو ڕووی خۆی لەولا بکات و ئەوی دیکەش ڕووی خۆی لەولا بکات. باشترینیان لەو دوو موسڵمانە ئەوەیانە کە دەست پێشخەری دەکات لە سەلامکردن و لە ئاشتبوونەوەدا. هەر پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێت لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 فمن هجر فوق 3 فمات دخل النار. بۆ هیچ موسڵمانێک نەهاتووە پشت لە برای موسڵمانی خۆی بکات و قسەی لەگەڵ نەکات لە 3 ڕۆژ زیاتر. هەر کەسێک لە 3 ڕۆژ زیاتر پشتی لە برای موسڵمانی خۆی کرد و قسەی نەکرد لەو زیادەیەدا وەفات بکات دەچێتە ناو ئاگری جەهەندەمەوە. اینجا پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکی دیکەدا دەفەرمێت إلا أن يتداركه الله برحمته، إلا ئەگەر ڕەحمەتی خدای پەروەردگاری بگاتێ و لەو گوناحەی خۆش بێت و نەیخاتە ناو ئاگری جەهەندەمەوە. هەر پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە گەورەیی برایەتی نێوان موسڵمانان و لێک قبولکردن و پێکەوە ژیانە دیسانەکە هەڕەشەمان لێ دەکات و دەفەرمێت من هەجر أخاه سنة فهو كسفك دمه. هەر کەسێک پشت لە براکەی خۆی بکات و قسەی لەگەڵ نەکات بۆ ماوەی ساڵێک با حیسابی ئەوە بکات گوناحەکەی ئەوەندە گەورەیە کە ئەنەما براکەی خۆی کوشتووە و خوێنی ڕێشتووە.